ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵ بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان هەتا تەوەرێکی تر و ڕووداوێکی تر بخێنە بەرباس و لەسەری لێدوانی میوانی بە ڕێزمان ببیسین بزانین ئەو ڕووداوانە چۆن بووە و لەسەر چیە و کۆمەلگای ئێمە بۆ ئەم ڕووداوانەی تووشە بێ. هەروەکە ئاگادارن و لە هەواڵەکان ئەبیسن ماوەیە کە ئەوەی لە کوردستان ئەگەر سرنجتاندا بێ لە مەهاباد کچێک لە هۆتێلتارای مەهاباد تووشی مردن بوو، تووشی جۆرێک کارەسات هات و دوایەوە ئەو خۆ پیشاندانانە لە مەهاباد و لە بڕێک لە شارەکان سەری هەڵدا. بەڵام هەر لە دوای ئەوە و چەند مەوردێکیش لە پێشەوە لە شارەکانی ئێران قەتڵ و کوشتنی ژنان و کچان ڕوویداوە و لە شارەکان کارەساتی وەها هەم لە تاران و هەم لە بڕێک لە شارەکان ڕوویداوە و جۆرێک پێدەنگی لەسەر کۆمەلگای ئێران زاڵە و هیچ کاردانەوەیەکی لێ نابینین. حەزمان کرد لەگەڵ هاوڕێ کەوسەری فەتاحی باسێک لەسەرەوە بکەین چالاکی ڕێکخراوەکانە و چالاکی مەدەنی لە کۆمەلگای ئێران کاتی خۆی لە شاری خۆیان چالاکی هەبووە و ئێستاش چالاکی سیاسیە و لەگەڵ ڕووداوەکانیش هەموو کات سرنجی هەیە و بەدواداچوونی یەکات بەخێربی. زۆر سپاس، منیش دەستخۆشی لێەوە دەکەم و هیوادارم بتوان وەڵامی پرسیارەکانتان کەوسەرخان لە سەرەتایش ئاماژەم پێ کرد کۆمەلگای ئێران چۆنە کە تەحملی ئەم ڕووداوانە دەکات؟ لە ڕاستیدا پێشەوەی بچمە سەر وەڵامی و پرسیارە دەبێت ناسینی کۆمەلگای ئێران بکەین. من بەڕاستی پێم وایە کۆمەلگای ئێران بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندەکانی و قانون و یاساکانی کە داینا و ئەو بێئەمەکی و بێمەسئولیەتی و نابەرپرسبوونەی لە ئاست کێشە کۆمەڵایەتیەکان وای کردووە لە کۆمەلگای ئێران کە لە ڕاستیدا کۆمەلگای ئێران لە ئێستادا کۆمەلگایەکی نەخۆشە لە هەموو بوارێکەوە. تۆ سیر بکە ڕێژەی ئەعتیاد لە ئێران چەندە بەرز بووەتەوە. ئەنی تۆ ڕێژەی ئەعتیاد هاتووە تا ئاستی 14 ساڵ و 13 ساڵیش دابەزیوە لە نێو ژناندا هەروە زیادی کردووە، لەش فرۆشی زیاد بووە، بێکاری زۆرە، قەیرانی ئابووری هەیە. بۆیە هەموو ئەوانە بە بڕوای من تەئسیر و کاردانەوەی بووە لەسەر ڕووداوی لەو شێوەیە کە بێدەنگی لە ڕووداوی لەو شێوەیەدا دێتە ئاراوە. بۆچی؟ بە بڕوای من کاتێک کە ڕووداوێکی لەو شێوەیە دێتە پێشێ دوو مەسەلە دێتە بەرچاو. یەکەم ئەوەی کە زەقا و دیارەوە بە تەجروبە بەکردەوە نیشان دراوە تا ئێستا و ئیسپات بۆ ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە زۆربەی ئەو ڕووداوانەدا خۆی دەستی هەیە. بە چیشدا ئەوە دەڵێم من ئاوە بە ئاشکرایی قسە لەوە دەکەم یا کەسانی دیکە دان دەنێنە سەرەوە کە کۆماری ئیسلامی خۆی یەکێک لە بکەرانی ئەو کردوانەیە ئەویش ئەوەیە کە تا ئێستا هەرچەند مەوردێکی کە لەو شێوەیە هاتۆتە ئاراوەتۆ لە بۆکان چاولێکە سومەیە فەیزوڵاپور کوژرا، لە ڕەزایە شەیدا حاتمی کوژرا، لە مەریوان کچێکی دیکە بوو کە ئێستا نێوەکەیم نایەتەوە بیر کچێکیش لە مەریوان کوژرا هەر بە هەماشێ و دەیان و سەدان مەوردی دیکە بە تایبەتی لەو ساڵانەی ئەخیردا کە وەختێک بە دوواداچوون دەکەی بۆ دۆسیەکەی و خەڵک دێنە دەنگ وە داوای ئەوە دەکەن کە ئەم پرسە بەرحاڵ بە نەتیجەیەک بگاوە ئەم ڕووداوە بە نەتیجەیەک بگاوە بەکەرەکانی معلوم بن تۆ دەبینی دەگەیە دەستەیەک مەجموعەیەک کەس کە خۆیان دەست و پەیوەندی کۆماری ئیسلامین و خۆیان جزوی و کەسانن کە لە شوێنەکان شوێنە ئیدارەکان و شوێنی باڵای حکوومەتدا دەسەڵاتیان هەیە کار دەکەن و ئەگەریش بشگیرێن بۆ ئەوەی ئەو تین و تەوژمەی خەڵک بکوژێنەوە بۆ ماوەیەک ئەگەریش بشگیرن دوای مانگێک کەمتر ئازاد دەبن و دیسان هەمیسان دێنەوە نێو کۆمەڵگە. خاڵی دووەم ئەوەیە کە دەڵم بە دوو شێوە کاریگەری هەیە. خاڵی دووەمی هەر ئەو مەسلەی ئابووری و بێکاری و ئەو فەزا داخراوی کە بۆ کۆمەلگای ئێرانی دروست کردو من کارم بە بەشی سیاسیەکەی نییە کە بڵام لە فەزای سیاسیەکی داخراوداین چونکی ئەمە مەسلەیەکی ئەگەر چی دەگەڕێتەوە بۆ مەسلەی سیاسیش بەڵام مەسلەیەکی زیاتر کۆمەڵایەتی و کێشەیەک و خەسارێکی کۆمەڵایەتی کە ئەویش کۆماری ئیسلامی خۆی دروستکەری وەها چوارچێوەیەک وەها کۆمەلگایەک بووە. بەم شتانی کە تۆ چاو لێ بکە جوان لە کۆمەلگای ئێراندا بە تایبەتی کوردیش کە زیاتر کوردەکان زیاتر هیچ شۆن و جێگەیەکیان بۆ دەربڕین و بۆ خاڵیکردن و بۆ چۆن بڵێم ئەم زەوقی جوانیان هێنانە دەریان نییە ینی بەسراون تەواو. تو چاو لێ بکە لە ماشێنەکاندا دەنگی ماشێنەکە دەنگی موسیقیەک زیاد بکەی پێشت پێدەگیرێ، لیباسێکی ڕەنگی لەبەر بکەی پێشت پێدەگیرێ، قۆڵت ڕووتکەی پێشت پێدەگیرێ. ینی تۆ لە خواردنتدا لە خیابان لە شەقامەکان ژنان ناتوانن شتیش بخۆن لیان عیبێ و لیان دەنگ دەدرێن و لەوانەیە بشگیرێن.
بۆیە لە هەموو شتەکانی تۆدا لە تەکتەکی مەراحلی زندگی تۆدا کۆماری ئیسلامی چاوی بەسەرتەوەیەوە دەستی پێدا گرتووی و ئەوەش بۆ جوان و بە کەسێکی لاو دیارە قورسایەکی زۆری هەیە بۆیە ئەگە هەلێک دەڕەخسێ بۆیە ئەگەر نزیک بوونەوەی ئەو دوو جنسیەتە لە یەک لە شوێنێک دێتە ئاراوە زیاتر دەکێشرێ بە فاجعە لەبەرەوەی کە قەدەغە کراوە هەمیشە لەبەر ئەوەی کە هیچ مەجالێک نەبووە تا ئێستا. باشە نەکەوەی چون ئێمە خۆمان کوردین بمانوێ خۆمان هەڵکێشین ئەمە شتێکە کە لە کۆمەلگاکە ڕووەدا مەسەڵەن بۆ وێنە ئەوەی کە لە بۆکان ڕوویدا خۆ لە بیرتانە خۆپیشاندانێکی گەورە و چەند ڕۆژێکیش درێژەی هەبوو یان ئەوەی مەهابات هەر بەو شێوە خەڵکیش هەموو ئاگادارن بەڵام ئەم هەموو کوشتنە ئەوە لە ساری سێ مەورد بووە لە تاران چەندی مەورد مابوو حتا تەنانەت یەکێکیان منداڵێکی 11 ساڵان بووە لە دەستفولیش هەرە شێوە ڕووی داوە. ئەم کۆمەلگای ئێمە خۆ زۆریش بیستومانە کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی کراوەیە بە نسبەت وڵاتەکانی دەوروبەریوە زیندوی سیاسین ڕێکخراوەی ژنانیشمان زۆرە ڕێکخراوەی مەدەنیشمان زۆرە هۆکارەکەی ئەوە حەزەکەم بزانم چۆنە بێدەنگن. وایە ڕاستە لە درێژەی ئەم ڕووداوانە لە کۆی ئەو ڕووداوانە کە ڕوویداوە ئەگەرچی لە کوردستان دەنگدانەوەی بووە و خەڵک هەستاون و هاتوونەتە دەنگ بۆ ماوەی چەند ڕۆژ یا چەند هەفتە درێژەی کێشاوە و پشتیوانی شارەکانی دیکەی لەگەڵ بۆ بەڵام یەک مەسەلە هەیە ئەویژەوەی کە کۆماری ئیسلامی ئاگاهانە و بە پلانداڕێژی ئەو قەتڵانە و ئەو کوشتنانە دەهێنێتەوە سەر مەسلەیەکی ناموسی و دەهێنێتەوە مثلەن ئێمە لە دەمەوردی هەر دەمەوردەکەیمان بیستووە کە کۆماری ئیسلامیەوەی بڵاو کردوەوە لە تەریق پزیشک قانونیەکانەوە لە هەڕەشەکردن لە بنەماڵەکانی کوژراوەکانەوە کەوەی کە ئەو کچە مەسەلەن بۆ نمونە و کچە خۆی خراپکار بوو خۆی ئەوە بوو ئەوە بوو کۆمەڵێک شتی پێدا دەسەپێنن کە خەڵک دەڵێ ئەگەر وایە بووم پشتیوانی لێ بکەم. ئەوە یەک دووش لە هیچ یەک لە ڕووداوانە کۆماری ئیسلامی بەڕاستەوخۆوە بە علەنی لە تەلەڤیزۆن و ڕاگەیاندن و تەنانەت لە ڕۆژنامەکانی خۆشیدا ئاماژەی پێ نەکردو سەر ڕای ئەو هەموو کوشتن و جیران و تۆ لە مەهاباد چاو لێ بکەی ئەو هەموو کەس کوژرا جیراوە دەنگیشی داوە تا ئاستێک بەڵام کۆماری ئیسلامی لێی بێدەنگ بوو حاشای لێ دەکا و ئەگەریش باسی بکە بە شتێکی زۆر زۆر جوزئی و منفور باسی دەکا کە ئەمە کەسێکی خراپ بووە خۆی لەگەڵ کەسانێکی خراپ هەڵسوکەوتی کردو خۆی تووشیەوە بۆ یا ئەتیادی بوو یا لەش فرۆش بووە یا چی بووە بۆیە مەسەلەکە قورسایی مەسەلەکە سووک دەکا و دەهێنێتە خوارێ و ئەوەندەی نزم دەکا کە دنیای دەرەوە و ڕاگەیاندنەکانی دەرەوە چاویان یعنی ناپەرژێنە سەرەوەی کە چاو بخەنە سەر ئەو مەسەلانە بوو. باشە فەرز بەرەوە دابنین ئەگەری ئەوەی هەبێ کە ئەم کەسانە ئێمە خۆ محکەمە نین کە بڕیار بدەین بەڵام ئەگەر فەرزیش بەرەوە بێ ئەم کەسانە خراپکاریش بن بە حسابی جمهوری ئیسلامی یان لەش فرۆش بوو بێتن یان بە هەر حاڵ لەسەر تاوانێک کوژرا بێتن ئایا ئەمە لە جورمەکە کەمەکاتەوە و ئەو خەڵکەی تر مافی ئەویان نیە بەدووە چوونی ئو بابەتە بکەن؟ مەسلەیەکی زۆر جوانتان ئاماژە پێدا بەڵە بەڕاستی ئەگەر حتا ئەوەش بوو بێ مەسلەی کوشتن ژن کوشتن بۆ خۆی ژن یا پیا و فەرق ناکە من مەبەستم لەو ڕووداوانەیە کە هاتوونەتە پێشەی مەسلەی کوشتن و مەسلەی قەتڵ مەسلەیەکی تاوانێکە بەڕاستی یعنی تۆ بە هیچ پاساوێک ناتوانانی گیانی کەسێک بستێنی و بەو فاجعەیە لە خیابان فڕێ بدەی وە دیتوتانە کە چۆن سوکایەتی بە حتا تەرمەکەشیان دەکرێت بەڵێ من لەگەڵ ئەو بۆچوونەی ئێوە هەم بکە ئەوە بەو حاڵەتەشەوە هەر تاوانە و ئێمەمانانێک کە دەستمان زیاتر بە دنیای دەرەوە ڕادەکا بە ڕاگەیاندنە ئازادەکان دەگا ئێمەمانانێک دەبێت لە ئاست ڕووداوی لەو شێوەیە بێدەنگ نەبین ئێمەمانان دەبێت دەنگی ئەو خەڵکە بدەینە دەرێەوە ئەم فەزا داخراوی ئەوان بکەینەوە ببینە دەنگی ئەوان لە هەر شۆن و جێگا و پێگەیە کە ئێمە دەستمان دەڕوا و حتا ژنانی نێوخۆ من دەیان جار ئەو شتم تکرار کردوێتەوە باسم کردووە ئەرکی ژنانی ژوورێ و پیاوان و یەکسانی خوازان و ئەو کەسانێک کە خۆیان بە چالاکی بواری مافەکانی مرۆڤ دەزانن ئەرکیەوان ئەوەیە لەوە هاڕووداوێک تەنیا دوکان داخستن و لەوانەیە هۆتێل ئاور تێبەردان و ئەوانە شتێکی جەرەقین بۆ کورتماوە تەنیا ئەوە کاریگەر نییە یعنی کاری خورد و ورد و بەردەوامی دەوێت لەگەڵ ئەوەشدا دەبێ ئەوان ئەو کەسانی کە خۆیان بە چالاک دەزانن لە ژوورێ دەست بدەنە ئەو ینی بێنە ئەو ئاستە هۆشیاریەوە کە ئیدی لەو فەزاچکۆلەیە بێنە دەرەوە دەنگ بەرزکەنەوە بۆ دەرێ کەمپینێک دروست دەکەم و ئیمزا کۆ دەکەم و دەینێرم بۆ ڕێکخراوە مافی مرۆڤەکان بزانم ئەو کات چۆن بێدەنگ دەبێت بەڵام تۆ من بۆ خۆم لەگەڵ کۆمەڵێک لە بەتایبەت فڕانس 24 و چەند کاناڵێکی ئاوا
کە لە تەریقە ارتباطانەی کە هەمانە تەماسم گرتووە قسەم لەگەڵ کردوون وە ڕووداوەکەم بۆ باسکردن ئەوان بە منیان دەکودیان کو لینکێکی ڕسمیمان دەوێت بۆی کەمە ئەو شتە بڵاو بکەینەوە ناتوانین ناوە بڵاوکەینەوە تەنیا چەند ئەکس و فیلموانە لێمان قبول ناکەن کاناڵەکە نایەتە ژێرەوەی کە بچێت شتێکی ئاوا بڵاوکاتەوە ئێمە لینکێکی ڕسمیمان لێەوە دەوێت کە تۆ لینکی ڕسمی نییە بەڕاستی تۆ چاو لە کاناڵە فارسیەکان بکە بەداخەوە ئەو هەموو کوشت و کوشتارە لێ هەر باسییان نەکرد نەهاتنە دەنگیش لە حاڵێکدامە لە یەکەم ساتەکانەوە ئاگادارمان کردنەوە بەناردنی ئەکس و وێنە و تەسویر و دقە بە دقی خەبەرەکان کە بڵاویان نەکردەوە ئەوانش دەڵێن لینکی ڕسمیمان دەوێت یا خەبەرنگاری خۆمان دەبێ شتە تەئید بکە لە حاڵێکدا تۆ لە کۆمەلگای بەسراوی ئێران و بە تایبەتی کوردستان ئەو شتە بەدی ناکەی و ناتوانانی بدبێ باشە تۆزێ بێنەوە سەر حکوومەتی جمهوری ئیسلامی کە لە سەرەتایشەوە ئاماژەیەکتان پێ کرد لەوانەیە دەستی خۆی ئەلبەتەوە بە دڵنیایەوەتان دەستی تایە نیوەی کۆمەلگای ئێمە واتە نزیکەی 35 تا 40 ملیۆن کەس ئەکاتە ژن لە ئێران ئایا جمهوری ئیسلامی ئەوێ هەمووی ئەمانە لە ئەو وڵاتە بێبەش بکات و خاوەنی هیچ مافێک نەبن چه قازانجێکی تایە بۆ ئەوان خۆی دروستبوونی کۆماری ئیسلامی لەسەر و ئەساسە دروست بووە لەسەر ئەساسی ئەوەی کە ژن بخاتە چوارچێوەی ماڵەوە بۆ لەبەرەوەی کە هێزی ژن بەڕاستی کە دەڵێن نیوەی کۆمەلگا بەڕاستی زیاتر لەوەش تەئسیر و کاریگەری هەیە ئەگەری کە ژنان زانستیان بەرنەسەرێەوە بێنە دەرەوە و لەگەڵ فەزای دەرەوە ئاشنا بن وشان بەشانی پیاوان لە مەقتەعەکانی دیکەدا بەشدار بن کۆماری ئیسلامی لە دووهەم جەلسەی پارلەمانی خۆیدایە وابزانام یا دووهەمە یا سێهەم ئەوە تەسبیب دەکاوە قانونێکی ڕسمی و تازە بە پڕشکۆ و هینیشی باز دەکاوی کە فەخر دەدا بە ژنان و دووبارە ژنان دەباتە جگای خۆیان و قانونەکە باز لەوە دەکات کە ژنان و ئەرکی ژنان منداڵ بەخێوکردنە و چوارچێوەی ماڵ ڕاگرتنە و کۆنتترۆلکردنی پیاوە کۆنتترۆل ژن کۆڵەکەی ماڵێ ژن کۆڵەکەی نازام ژن چوارچێوەی ماڵە دەپارێزەوە قەتیسی دەکاتەوە بە چوارچێوەیەکی چکۆلە کە چوارچێوەی ماڵەیە بۆیە لەوەها کاتێکدا و لەوەها ساتێکدا کە ژنان دەیان هەوێ بێنە دەرێ لەو چوارچێوەیە و دێنە خیابانەکان مەسلەی مەسەلەن بۆ نمونە ئەسید پرژانەکان کە کرا لە ئیسفەهانەوە خۆی کاری کۆماری ئیسلامی بوو لەبەر چی لەبەر ئەوەی کە ژنان بترسێنێ لە هاتنە مەیدان کە لە هاتنە دەرێ کە نەخێر تۆ بگەڕێەوە بۆ چوارچێوەکەی خودۆمەیە دەرەوە کارت بەوانە نەبێ و ئەو ترسە لە نێو ژندا دروستکردن و دیتمان کە دوای ئەو هەموو ماوەیەش کە بەسەریدا چوو ئەسید پرژانەکان دۆسیەکەی نامەعلوم مایەوە معلوم نەبوو ئاخری چێ کردی و چۆ ناو چۆن کرا ئەوانە لەوانەیە هەر کاتێک وەر ساتێکی لەوانەیە ڕوو بداتەوە یا لە شارەکانی دیکە بە هەمان شێوە بووە کۆماری ئیسلامی زۆر پلاندا ڕێژرا و کار لەسەر ژنان دەکانی مەسلەی ژنان بۆ ئەو مەسلەیەکی زۆر حساسە ئەو دەزانێت ئەگەر ژن ئاستی زانستی بەرێتە سەرێژنی خوێندەوار زۆر بێژن لە شوێنی کارەکاندا دیار بکەوێ کۆمەلگا و شیرازەی کۆمەلگای ئێران دەگۆڕدرێنی هەڵگری ئەو یاسایانە نییە کە تێدایێت تا ئێستا بۆیە ئێستا لە ئێستادا ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە کۆماری ئیسلامی کۆمەڵێک یاسای داناوە کە تەواوەندش بە ژنە لەوانەیە منێکی ژن لێ ئاگادار نەبوو بێتم و لەبەرەوەی کە لە چوارچێوەی ماڵ و خەریکی منداڵ و ینی فریودانی من بە زێر و کردنی من بە کالایەک و تەوەجۆکردن بەو کالایە و ینی ئەوەندە لە مندا ئەوەزەق بکەنەوە توچاولێکە لە ئێران ڕێژەی عملی جەڕاحەکان چەندە چۆتە سەرەی چییە لەبەرەوەی کە ژنان تەواف ئەوەیان دەرک کردو کە بۆوان فقط زاهرن لە کۆمەڵگای ئێراندا ینی ئەگەر ئەو کالایە بپارێزن جێگە و پێگەی باشیان هەیە خۆشبەخت دەبن ژیانێکی باش پێک دێنن ئەگەر ئەوەیان نەبێ ئەوانە لە دەست دەدەن بۆیە لە کۆتایی قسەکانم لەسەر و پرسیارە دەمهەیە بگەمە ئەوە کە کۆماری ئیسلامی ئاستێکی نزمی بۆ ژنداناوە لە کۆمەڵگای ئێراندا و ژنان بە ڕێژەیەکی کەم لە ئەو زوڵمانێکە لێیان دەچی ئاگادارن بەڕاستی و دەزانێ ئەگەر ژن بێتە دەرێ و ئاشنابێ لەگەڵ ئەو یاسایانە ئاشنابێ لەگەڵ ئەم دشکردەوانە بە دڵنیاییەوە تەحملی ئەو کۆمەڵگایە ناکەوە لەوانەیە بە کۆماری ئیسلامی و بە دڵنیاییەوە بە کۆماری ئیسلامی بە زەرەری تەواو لە ماوەی یەک خولەکدا وەکو دوایین پرسیار ئەگەر بمانوێ بەرەنگاری ئەم هەموو کێشانە ببینەوە یعنی ژن لە کۆمەلگای ئێران بێوێ وەکو ژن بوونی خۆی پیشان دات و بتوانێت خۆی بسەلمێنێت لە کۆمەلگای ئێراندا ئەبێت چی بکات ژن لە کۆمەڵگای ئێراندا دەبێ ئاستی وشیاری بەرێتە سەرێ ئاستی وشیاری لە هەموو بابەتەکان تەنانەت لە ژن لە ماڵداری و لە منداڵداری و لە منداڵ بەخێوکردن و لە هەموو بوارەکاندا ژن دەبێ ئاستی وشیاری بەرێتە سەرێ ژن دەبێ پەیوەندی بۆ خۆی ساز بکە
مەبەستم لە پەیوەندی سازکردن ئەوەیە کە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە زۆر ئاسانەوە زۆر ئاسایە ئێستا ڕەنگە لە ئێران تۆڕە کۆمەڵایەتیکان تۆزێک لەگەڵ کێشە ڕوبەڕووبن و بەڵام بەرحاڵ مەجای ئەوە هەیە کە تۆ ئیسفادە لەوانە بکەیت دەبێژن لە ئاستی تەکنۆلۆژیدا خۆی بەرێتە سەرێ مانیفێستی تازەی فێمینیستەکان وە چالاکانی ژنان ئەوەیە کە ژن لە بواری تەکنۆلۆژیەوە لە بواری ئاستی بڕیاردانەوە ئیدی تەنیا مەسلەی ئابووری نییە سەرڕای ئەوەی کە مەسلەی ئابووریش ینی سربەخۆبوونی ئابووری بۆ ژنان یەکدانە قورسایەک و قایمەیە کە بۆ ژن کە دەتوانێت بەدەستیەوە بێ وە دەبێ هەوڵ بدا بۆی کە سربەخۆ بێ لە بواری ئابووریەوە کە سربەخۆ بوو لە بواری ئابووریەوە سربەخۆیە لە باری بڕیاردانەوە لە درێژەی ئەوانەدا ژن دەبێت لە ئاستی تەکنۆلۆژی و ناسینی دنیای نوێ دەبێ هەوڵ بدا خۆی ئابدەیت بکاتەوە دەبێ هەوڵ بدا خۆی بێنێتە سەردەمی ئێستاکەوە لە چوارچەوەی ماڵ بێتە دەرێن نە بەو معنایە کە کاری ماڵ بە کارێکی سووک بزانێەوە بە پەستی بزانێ یا ببێتە دشکردەوەیە یا بێتە دژێک بۆ پیاو نەخێت بەو معنایەنە هەموو کارێکی کە ژن دیکە تەنیا شتێکی کە ژن دەبێت لەسەر ئەوە بۆ کاری ماڵ لەسەری سوور بێ قسەی لەسەر بکەوەیە کە منەگە و کاری ماڵێش دەکەم دەرحاڵەوە کارە بێنە ئەرزشی بۆدانێ بەهای بۆدانێ وەک چۆن پیاو لە دەرێ کار دەکا و پوڵێک وەردەگرێ بێ زەحمەت منیش لە بەیانی و تایوارە خەریکی کارم و ماندوو دەبووم و وانە خەریکی کارم و بێنە حقوقێکیش بۆ من دیاری بکە لەبەرەوەی کە بزانم کار دەکەم لەبەرەوەی کە بزانم ئەرزشێکم هەیە تەنیا مەسرف کۆنەندە نەبم وە تەولیدگەر بم وە نەقشم هەبێ لە کۆمەڵگاکەم زۆر سپاس دەستان خۆش سپاس لە ئێوەش کە هاوڕێمان بوون لەگەڵم بەرنامێ هەتا کاتێکی دیکە و بەرنمەیەکی دیکەی ئاوەڕ و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە